بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم بە هاتنتان. زۆر خۆشە وەکو کچە شەهیدێک یا وەکو کادرێک هەواڵانی پارتی بەسەر بکاتەوە. من ناوم نیان سابر کەریم قادرە، دەرچووی کۆلەژی بازرگانیم، ئێستا مەعاون مدیرم بە پلەی مەعاون مدیری لە دەستگای مافی مرۆڤی عێراقی دەوامەکەم. لە 2004ەوە لە بەغادا دانیشم بە پلەی حیزبی ئەندام ناوچەم. کچە شەهیدم، باوکم لە 72 شەهید بووە بە شەرتی ئەو کاتە کە شەهید بوو ڕێکەوتنامە هەبوو لە بینی حکوومەتی عێراقی و شۆڕشە. باوکم سابر کەریم قادر معروف خەڵکی پێنجێنە، دانیشتووی دۆڵە سوور بووە، هەر باوکیشی بەناوبانگ بووە بە ناوی کەرەم. مامە کەرەم هەمووی کەس ئەیناسێ لە دەوروبەری دۆڵە سوور، هەر بە مناڵی باوکی ئەمری خوای کردووە لەگەڵ مامێکی کە باپیری شەید زولفەقارەکە هاتوونە تەحڵەبجە دانیشتوون. ماوەیەکی زۆر لەگەڵ مامی بووە، دوای فترەیەک هاتۆتە سلێمانی دانیشتووە، کە هاتۆتە سلێمانی ئیتر ئیشی نانەوایی کردووە. هەر لەو ماوەیەشە تقریبەن لە 1966 پەیوەندی بە شۆڕشەوە کردووە وەکو تەنزیمێکی ناوشار. لە 1967 دایکم میمارە کردووە، خاوەنی 3 کچە کە من بچووکەکەیانم، دڵکەش و نیگار و نیان. دڵکەشمان مۆزەفەیە، نیگاریشمان لە دەرەوەی وڵاتە، خۆشم ئەوەتام لە بەغا دەوامەکەم. بەس بەداخەوە یعنی ئەوەنا باوکی خۆمم نەبینیوە، تقریبەن من 6 مانگ 4 مانگێک یعنی بینی 6 مانگ 4 مانگێک بووم کە باوکم شەهید بووە. ڕێکەوتنامەیەک هەبووە، ڕێکەوتنێک هەبووە لە بینی حکوومەتی عێراقی و شۆڕشە، بەس هجوومێک کراوە بۆ مەحموود قەجەر. باوکم لە لقی یەکی خانەقین بووە لای ڕەیس عەرەفە ئەحمەد. یەک هاوڕێی باوکم زیاتر ئەناسم، ئەویش کاک سەلاحە، بە سەلاحە ڕەش ناو ئەبرا. سەلاحە ڕەشیش تقریبەن لە 2009 ئەمری خوای کردووە. بەڵام ئەوەی کە دایکم باسی کردو، ئەوەی کە کاک سەلاح بۆی باس کردوون و خاڵەکانم و کەس و کار بیستومە، باوکم تەمەنێکی کورتی هەبووە، هەر لە 72 ناو شۆڕش ئەو بۆ کەشف بووە کە چۆتە ناو شۆڕش، ئەوەی پێنە چوەک شەهید بووە. 67 بۆ 72 تەنزیمی بووە. دوای ئەوەی کە باوکم شەهید بووە فترەیەکی کەم خۆم و دوو خوشکەکەم و دایکم تقریبەن 2 ساڵ و شتێک لە سجنا بووین. هەر لە دوای شەهیدبوونی باوکم ئێمە لەگەڵ ماڵی باپیرمان ژیان، یعنی باوکی دایکم. بەڕاستی باپیرم یعنی وەسف ناکرێت کە یعنی چۆن بوو بۆ ئێمە. بەڵام دوای فترەیەک یعنی من 9 مانگ بووم، تقریبەن 73 دایکم و هەر سێکمان زیندانی کراین. دایکیشم تقریبەن 20 ساڵێکە بوو، چکم بە مناڵی هەرشووی کردبوو، هەر 20 ساڵێکە بوو، خۆشی هەر پەیوەندی بە شۆڕشەوە هەبوو، چکم لەگەڵ باوکما یعنی بەیەکەوە پەیوەندیان هەبوو. بەڵام من بەڕاستی بیری ئەو سجنەم نایەت. خوشکە گەورەکەم 3 ساڵ بوو، خوشکە ناوەنجیەکەم 2 ساڵ بوو، خۆم 9 مانگ بوو. کە باسیش ئەکرێ
هەتاکو ئەو کاتینەوە یەکیش دایکم قەت بۆی باس ناکردین کە باسی ئەکرد ئەیوت ئێوە کە باوکتان شەید بۆ چکم من گەنج و جوان بووم ڕێک باپیرتان ڕەوانەی کردوم بۆ ماڵی پورێ ئەو پورەشم خوشکی باوکم بوو باوکم هەرو خوشکەی هەبوو لە بەغا دانیشت. هەتا ئەو پورەشم نەیزانی هەتا ماوەیەکی زۆریش نەیزانی براکەی شەید بووە چکم هاوسەرەکەی زۆر خۆشەویست پورشم شەلە لێیا بوو ئەیوت خوا با مەرگم پێشمەرگی بکەوێ پێی مەڵێن چکم تەحملی ئەوە ناکا بڵێن براکە شەید بۆ تاقە برایەک بووە هەر زوو هەواڵی باوکمی ئەپرسیوە ئەوان دایکم حەجەیەکی بۆ هێناوەتەوە یا هاوسەرەکەی حەجەیەکی بۆ هێناوەتەوە توێتی جارێک وتێتی ناتوانێ و جارێک وتێتی ئیشی هەیە و جارێک وتێتی ژیانی سلەیمانی وەکو ژیانی بەغانیە ئیتر بەم شێوێ لە پوریشمان شارد بووە ئێمەش دایکیشم قەت باسی ئەوی بۆی نەکردوین کە باوکمان شەید بووە هەتا کوونەوە یەک هەرچ کاسێکیش کە کاتێک باس کراوە و دایکم وتێتی ئێمە ئەو فترەی سجنی بۆ باز نەکردین ئەیوت ئێمە لە بەغا بووین ترکە لە دوای نەوە یەکەوە کوردستان ئازاد بوو ئەنجا یعنی دایکم تۆزێ باسی باوکمانی بۆ کردین دایکیشم خۆی زۆر کۆڵ یعنی هیلاک بوو سێ کچ بەدەم خۆشە بێ دایک و یعنی بێ باوک و بێ برا و بێ مام پەروەردە بکەی خۆی دەستیا بۆ کاسبی خەیەتیە کرد لەخوا بەزیابێ لە هیچ شتێکی بێبەش نەکردین بەڵام لە نەویەکەوە دایکم لە من زیاتر ماندوو بوو بۆ ئەم حیزبە کە فامم کردەوە ئەوە نیە ئیترکەوە نێت ترسی ئەوە نامێنێ لە لای خەڵک بیدرکێنی دایکم بۆی باس کردین کە باوکتان شەید بووە بێ باوکێکەش زۆر زەحمەتە بابە هەستە وەکو جاران گۆرانی هەوینم بۆ بچڕە هێندەی تاری ئەم ڕۆژگارە ئێمە هەستمانە کرد یعنی بەڕاستی کە باوکمان نییە بەس نەمانەزانی شەیدا هەتا کەوتینە تەمەنێکی ئەو فاممان کردەوە کە بتوانین نهێنی بپارێزین باوک دایکم هەرسێکمانی دانا و پێوتین کە باوکمان چۆن شەید بووە بەس بە حەقەت یعنی زەحمەتە ئەنی سێ کچ بێ باوک بێ براو بەڵام بە حەقەت فێت بەڵام باپیرم تەقسیری لەگەڵمان نەکرد و هەتا بڵێ یعنی باپیر نەبوو نازانم بڵێم چۆن باسی کەم ڕەفیق بوو باپیر بوو هەموو شتێ بوو بەنسبەت ئێمە لەخوا بەزیابێ عنی خاڵەکانیشم هەر زۆر باش بوون پەروەردەیان کردین وەکو ئافرەتێک کە هەموو ئەتیمادێ بکەینە سەر خۆمان نەک چاومان لە دەستی کەسێکی تر بێە چاوەڕێی ئەوەنیا یارمەتی خەڵکێکی تر بکەین کە ئێمە هەتیوین وەک هەتی و بەخێو نەکراین هەر لە مناڵیەوە بە گەوری بەخێو کراین کە هەستکەین بە مەسوولێتی خۆمان لەخوا بەزیابێ ینی ڕاستە بێ باوکی زۆر زەحمەتە کە چوومە دەوام یعنی چوومە مەکتەب بوو برادەرەکانم باسی باوکی نەکرد بەڵام زۆر زەحمەت بوو بەس سەربەرزیش بوو بۆ ئێمە کە لەو ڕێگایە شەهید ببوو چکم خۆشە ینی کاڵێن باوکت شەهید بووە لە پێناوی شتێکا کە هەر بۆ خۆت نییە یعنی بۆ میلەتێکی زوڵم لێکراوە یعنی ئەوە سەربەرزی بوو بۆ من ینی زۆر جاریش هەستم بێ باوکی ناکرد چکم زۆر جار هەستمە کرد کە خۆم جێگای باوکم ئەگرمەوە ڕۆژێک ئەبێ ئەینە ڕێبازی باوکم بگرمە بەر ناتوانم زەحمەت
زۆر جاریش بیانوتین ئێوە هەتیون. ئەو کەلیمەیە زۆر ناخۆش بوو. باوکم لە 1970 لە مەحموود قەجەر شەید بوو. ئەو کاتە بوو کە حکوومەتی عێراق و شۆڕش ڕێککەوتنامەی 11 ئازار بوو. بەس وەکو باسیەکان دایکم بووی باس کردوم. ئەو کاتە ڕئیس عەشیرەکان هجوومیان کرد بۆ سەر بە سەرلقی یەکی خانەقین. ئەو کاتە ڕئیس عورەفا ئەحمەد لێپرسراویان بوو. زۆر جار پرسیارم لێکرێ ئەڵێ باوکت پێنجێنی و خانەقین چۆن ینی یەکی گرتوتەوە. باوکم هەر لە مناڵیەوە ڕەفیقی سەلاح ڕەش بووە. کاک سەلاحیش خەڵکی کەرکووک بووە. ئیتر هەر لە ڕێی کاک سەلاحیشەوە پەیوەندی کردو بە شۆڕشەوە، هەتا ئەو کاتەی کە کاک سەلاحیش ئەمری خوای کرد، یعنی هەر هاتوو چۆمان هەبووە. حەزەکەم لێرەشەوە تۆزێ باسی ژیانی دایکمتان بۆ بکەم، چکم دایکم دایک نەبوو، دایک بوو، باوک بوو، برا بوو، مام بوو، خوشک بوو، یعنی هەموو شتێ بوو بۆ ئێمە. دایکم ناوی گوڵچین عەزیز مەحموودە، دانیشتووی مەڵکەنی بوون. باوکم نانەوەخانەی هەبوو، دایکیشم لەوێ نانی ئەکڕی. لەو کاتای تر خۆشەویستێ دروست بووە لە بینی باوکم و دایکمە، هەر زۆر بە مناڵی. دایکم شووی کردەوە بە باوکم. دایکم والیدی 52. هەر لەو ماوەشە باوکم پەیوەندی هەبووە بە حیزبەوە، بەس دایکیشم زۆر یارمەتی دەری بوو بە ئیشکردن. ئەو فترەی کە باوکم پێشمەرگە بووە، دایکم بە خەیاتی ئێمەی بەخێو کرد و یارمەتی باوکیشمیاوە. دایکم لە 69 هەتاکو 2009 خەیاتی کردووە و ڕۆژێ لە ڕۆژانیش یعنی لەو ماوەیەشە هەر حیزبەتی خۆشی کردووە، پەیوەندی هەردانە بڕیوە لەگەڵ پارتیە. بەس بەداخەوە یعنی دایکیشم هەر وەکو باوکم گەنجێکی خێرنەندیو بوو، یعنی هەموو ژیانی هەر ڕاکردن و هەوڵان بووە بۆ ئەوی کە ئێمە پێویستمان بە هیچ کەسێک نەبێ، محتاج هیچ کەسێک نەبین، دەستیشمان بۆ ڕانە کێشێ بڵێن ئەم کچانە هەتیون بێ باوک بەخێوکراون یا برایان نییە، لەخوا بەزیابێ. یعنی دایکێکی چاونەترسیشمان هەبووە. ئەگەر دایکم چاونەترس نەبوایە من نەمەتوانی نەجێ دایکم بگرمەوە و نەجێ باوکیشم بگرمەوە. هەزار ڕەحمەت لە گۆڕی هەردووکیان، یعنی بەڕاستی هەردووکیان کەلێنێکی گەورەیان بۆ ئێمە بەجێهێشت. یعنی شەیدبوونی باوکم بە شێوەی مردنی دایکم نەبوو، چکم ئێمە مناڵ بوون، هەستمان بە باوکمان ناکرد، بەڵام دایکم یعنی ئەوە نێ هەموو ژیامان هەر لەگەڵ دایکم بۆ زەحمەت بوو. یعنی 3 مانگ تووشی جەڵدە بوو، لە دوای 3 مانگ ئەمری خوای کرد. یعنی هەرچەند باسی دایکم کەم زۆر زۆر کەمە. دایکم پێشمەرگە بووە، دایکم ئیشکەر بووە، دایکم خزمەتکار بووە. حەقەت یعنی زەحمەتە لەو زروفەیە
سێ کچ بەو شێوەیە پەروەردە بکەی وەلەو دوای ماوەیەکی تقریبان دوای 8 ساڵ دایکم خێزانێکی تری پێکهێنایەوە بەس ئێمە هەر جیاواز بووین ئەم سێ کچە هەر هینێکی ترمان هەبووە لەخوا بەزیابێ لە باوکەکەی تریشم 5 برا و 2 خوشکم هەیە بەڵام دائیمی شانازی بەو برایانەمەوەکەم جێگای فەخرم بوون لە زۆر کاتا لە زۆر شوێنە لە ناخۆشیەکانی ژیانە ئەو برایانان پشتم بوون یارمەتی دەرم بوون زۆربەی کاتەکان 2 برام هەیە دائیمەن لەگەڵم بوون لێرە شەو چاوی ئەو 2 برایانم ماچەکەم هەرێم و شەهرەم برا نەبوون یعنی هەڤاڵێکم بوون کادرێک بوون ئەندامێکم بوون پێشمەرگەیەکی نادیار بوون بۆ من بە حەقەت یعنی حمایەک بوون بۆ من بۆی حەزم کرد باسی ئەوانیش بکەم ئاشکرایە دائیمەن ئەگەر باوک ئەگەر ماڵێک کوڕیتیانە بێ دایم کچەکە جێگای باوکەگرێتەوە خاستەتەن کچی بچکۆلە دایم نازدارتر بۆ لە ناو عایلەکەیە نازانم دایمش هەستم کردووە یعنی وەکو پێشمەرگەیەک بووم وەکو پێشمەرگەیەکی ئافرەت نەک پێشمەرگەیەکی پیاوچکم جێگای شانازیە بوو من بکە بڵێم ئافرەتم لە شان بەشانی پێشمەرگەشیشم کردووە با سوکە باسێکی ژیانی خۆشمتان بۆ بکەم من لە 91ەوە پەیوەندیم کردووە بە قوتابیان و لاوانەوە ئەو کاتە قوتابیان و لاوان لە دەبۆکە بوو دوای ئەوەی کە لە عەدادی تیجارە بووم ئەو فترێ لە 92 تەخەڕوجم کرد لە عەدادی تیجارە چوومە ئافرەتان ئەو کاتە ئاراسخان لێپرساوی ئافرەتان بوو یعنی لەگەڵ کۆمەڵێک ئافرەتی کۆڵنەدەری شۆڕشی ئەیلول و کوڵانە ئیشم کردو وەکو شەمسە خان و سەعدی خان و سەبری خان و جیان خان و بەیان خان و پەری خان بەداخەوە ئەو کەسانە ئێستا لە ژیان ناماون بەڵام وەکو پێشمەرگەیەکی ون نەماون بەس بە حەقەت یعنی دەرزێکی زۆر جوانم لەوانەوە وەرگرت هەر لەو کاتەشا پەیوەندیم بە ناوچەی دووە هەبوو لەگەڵ مامۆستا جەمالی عومەر ملۆزم و کاتە مامۆستا عەزیز لێپرسراوی ناوچەی دوو بوو کارگێڕی ڕێکخراو بووم لە دوای ئەوەوە سوپاسنامەیەکم بۆ هاتەوە بەس بەداخەوە نەگەیشت بەدەستم سوپاسنامەکە لە فترەیە کە یعنی ئیشێکی زۆر باشم کرد دوایەوە ناوچەی ماوە دروست بوو من پەیوەندیم کرد بە ناوچەی ماوەتەوە لەبەر ئەوەی ئێمە دەستەی دروستکەری ناوچەی ماوەتین من و مامۆستا ئالان ئەو کاتە لێپرسراوی ناوچە بوو لەگەڵ ئاوێستەی کچی ئەنجا ڕزگار سارکەیی کە ئێستا مەسوولی لقی 21ەکە مامۆستا ڕەسوڵ مامۆستا هادی یعنی بەداخەوە ناوی هەندێکیانم بیرچۆتەوە فاروق ژاژلەیی کە برایی شەید شەفیق ژاژلەیی ئەمانە لە ناوچە بووین بێکەوە هەتا کو 2004 لە 2004 لیژنەیەک هاتە سلێمانی بە سەرپەرشتی مەسعود ساڵەیی بەس بەداخەوە ناوی زۆر بەیانم بیرچۆتەوە ئەو کاتە من لە ناوچەی ماوەت بووم هێن هاتنە ناوچە بۆ هەڵسەنگاندنی کادرەکان هاتبوون لەو کاتەیە بۆ 3 کەس ئەندامی فەخری هاتەوە من بووم حەسەن جەباری بوو ئاڤێستەخان بوو کە ئێستا کارگێڕی ناوچەی پیرەمەگرونە دیارە ئەوان خۆیان زانیویانە چۆن کادرەکانی خۆیان یعنی
هەڵبسەنگێنن هەر بەداخەوە هەر چکم تەلەبەی جامیعە بووم ئەو کاتە نەقلیان کردمە ناوچەی زانکۆ بەس بە حەقت لە ناوچەی ماوە زۆرم پێخۆش بوو چکم ڕاستە کە شوێنی خۆم نەبوو بەڵام لەو شوێنە هەستمە کرد ئەتوانم یارمەتی زۆر شوێن بم هەر لەو ناوچەیە ئەمتوانی یارمەتی ئافرەتان بم ئەتوانم یارمەتی قوتابیان بم یارمەتی ناوچەکانی تر بم بەس کە چوومە ناوچەی زانکۆ بۆ شوێنەما من کە چوومە ناوچەی زانکۆ حەزم کرد یعنی ئیش بۆ قوتابیان بکەم بەڵام لەو کاتەشا توانیم یعنی دەورێکی خۆمم هەبێ و مامۆستایانی زانکۆ زۆربەی ببەسمەوە بە ناوچەی زانکۆوە فترێکی کەم لە ناوچەی زانکۆ بووم ناوم دەرچوو بۆ وەزارەتی بەرگری عێراق لە 2004 لە مانگی نۆیە لەوێ بەحسا بە موقەت ڕۆیشتم بەڵام موقەتەکەم بوو بە 18 ساڵ لەوێ لە بەشی مالیەی وەزارەتی دیفاع داوامە کرد بە حەقەت دەورێکی زۆر باشم هەبوو لەبەر ئەوەی کە من خەڵکی ئەسلی سلێمانی بووم و بە پلەکان یعنی بە پلەی خۆم بەرز بوومەتەوە هەتا 2010 من لە بەشی چەک بووم چەک یعنی چەکی پارە دروستکردن کە مەعاشی هەموو حیمایی عێراق ئەهاتەوە ژێر دەستی خۆم و هەموو وەزارەتی بڵێن عەسکەری عێراق لە ژێر دەستما بوو هەتا 2010 دوایی مدیرەکەمان هەتا و کاتە سون نەبوو مدیرێکیشی ئەمان بۆ دانراوتیان چۆن ئەبێ کچە کوردێک بێ و سون نەبێ لەو شوێنە حەساسیا بێ نەقلیان کردمان ڕۆستەمیە تقریبان 2 ساڵ و لە ڕۆستەمێ داوام کرد کە شوێنی خۆم نەبوو هەمووی بڵێن شوێنی عەسکەری بوو شوێنی مالی لێ نەبوو وەکو کاتی بەیەک داواممە کرد هەتا 2013 ئاماژەم بەوە نییە کە لە دوای 2004ەوە پلەی حیزبیەکەشم نەقل کردە بەغا چکم هەموو ئیشەکەم ئەهاتەوە بەغا وتم با پلەی حیزبیەکەشم لە باغا بێ ئیتر لە 2013 مەسوولی لق داوای لە هێمن باجەڵان کرد نەقلم کاتە مفۆزی علای حقوقی ئینسان کە دەستگای مافی مرۆڤی عێراقیەکە هەتا ئەم کاتە لە دەستگای مافی مرۆڤم مدیری مالیەکە بووم 2 ساڵ 3 ساڵ دوای ئەوە خۆم بە داواکاری خۆم ئەعفام کرد هاتمە دەرەوە ئێستاش تقریبان وا ساڵێکە ئەندامی لیژنەی زەرەر لێکراوی حربم کە لە 2003ەوە ئیگرێتەوە یعنی من دایما حەزم لە ئیش بووە زۆرم پێخۆشە هەدەفێکم هەیە وەلەو زۆر هیلاکەم بەس من هەدەفێکم هەیە ئەو لیژنەیە منتیقەی دابڕاوەکانی ژەگرێتەوە لە شەنگارەوە بیگرە هەتا دەوروبەری کەرکووک و دەوروبەری هەولێر و ئەوانە ئەوەم پێخۆشە کە بتوانم خزمەتێکی کوردی پێکەم کە بتوانم یارمەتی زیان لێکراویانی کەرکووک و دەوروبەری کەرکووک بکەم فترەی لەمە و پێشش لەگەڵ ڤیان دەخیلا قسەم کرد کە بە هەمان شێوە یارمەتی دەوروبەری دوهۆک و شەنگال و ئەو ناوە بەم لەگەڵ جەماعەتی هەولێریش قسەم کردووە کە هەوڵ بەم یارمەتی مەخمور بم لەبەر ئەوەی کە ئەو لیژنەیە هەستەکەم بەس ئیشی عەرەبەکانێتە بەردەستمان تا ئێستا ئیشی کوردەکان ناتوە زۆر سپاستانەکەم زۆریش لە کاتم گرتن